لە شاری هەولێر سەنتەرێکی نوێ بۆ ڕاهێنانی توشبوانی ئۆتیزم کرایەوە کە سەنتەرەکە هەموو پێویستیەکانی بۆ دابین کراوە. خەرجی دروستکردنی ئەو سەنتەرە لەلایەن ڕێکخراوی مانجی سووری ئیماراتیەوە دابین کراوە و پێشکەش دەکرێت بە فەرمانگەی تەندروستی هەولێر. ئەمە یەکێکە لە پرۆژەکانمان لە ڕابردووشدا چەندان پرۆژەی دیکەمان لە هەرێمی کوردستان ئەنجام داوە لە بوارە جیاوازەکانی وەک تەندروستی و هاوکاریە مرۆیەکانمان پێشەش کردووە بە تایبەتی بۆ پەنابەران و ئاوارەکان کە لە ئێستادا زیاتر لە ملیۆنێک ئاوارە لە هەرێمدا دەژین. لە سەنتەرەکەدا خزمەتگوزاریەکان بەخۆڕاییە کە بریتین لە بەشەکانی وەرزشی، ژووری کارگوزاری و نورینگە، چێشخانە و وەرشەی دارتاشی، ژووری ڕاهێنانی توانای جەستەیی و پارێزگاری هەولێر ستایشی پرۆژەکە دەکات کە هاوکارێکی باش دەبێت بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بە توشبوانی ئۆتیزم لە هەولێر. زۆر پێویست بوو جێ شوێنێکی وامان نەبوو لە هەولێر کە بتوانین خزمەتی ئەو کەسانە بکەین کە تووشی ئۆتیزم بوونە، بەڵام بەدڵنیاییەوە لەمە دووا دەتوانن لەو سەنتەرە جێ شوێنیان بیتەوە وەرجێکی گشتی دەبی بە خۆڕا دەبی بۆ ئەو خەڵکانە و بتوانرێ خزمەتێکی باشیان بکرێ و دیراسەتی ئەوەی دەکەن ئیدارەیەکی باش بۆ ڕاگررتنی ئاستی کوالیتی ئەم سەنتەرە. بە ژوێرەی ئامارێکی کۆمەڵی ئۆتیزم ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 3000 توشبووی ئۆتیزم هەیە کە زۆرترینیان لە سنووری پارێزگای هەولێردان. بەرپرسانی کۆمەڵی ئۆتیزمیش دەڵێن بەکردنەوەی ئەم جۆرە سەنتەرانە بەشێک لە کێشەکانیان چارەسەر دەبێت. هاوکاری توشبوانی ئۆتیزم بکەن چونکە نەخۆشیەکە دەگمەنە، نەخۆشیێکە تایبەتە، ئەنی کەم نەخۆشی هەیە بەو شێوێ دانیشتنیان نییە، ئیسراعەتیان نییە. ینی یەکێک لە داواکاریە سەرەکیەکانی کەسوکاری توشبوانی ئۆتیزم کردنەوەی سەنتەری ڕاهێنانی ئەوانەیە کە توشبوون، چونکە لە ماڵەوە ئەرچێکی زۆری خستوۆتە سەرخێزانەکانیان و کار و ژیانیان تەواو ئاستەم بووە. شیراز عەبدوڵڵا، NRT هەولێر.